چیە کاکە ئازارەیە؟ والله ئازاری چی بات ئەی چی؟ داخی ئەم چەتیوە ئێستا بوو هاتەوە بووە زوو هاتەوە ئەم مڵۆزمە چێ باسێ ئێستا بە چی بێ لەگەڵ دکتۆرێ هاو؟ وەڵاهی نازانم لە تۆ بۆ بانکە پێیان چی پێڵێ؟ بانکە تو بانکە ئێستا شتێکی پێڵم حەلی یەکەم ئەگەڵ لە خۆ بێ کاکە دەدەی پێیان ئەو لا ئاوەرە باوکە بانکەکە وەرە ئاوەرە چەتیو بەڵێ باوکە هاشە کچم تۆ نەوە ئەچم بۆ فیستیڤاڵ و ئێوە لەگەڵ ڕەفیقەکانمانە خۆم درەنگێمەوە ئێ باوکە یانێ ئیتر لەگەڵ ڕەفیقەکان زوو تەواو بووین و هاتینەوە ئاخر بۆ هاتیتەوە بۆ زوو ئەرە هاتیتەوە باوکە تو ئیشت چی بۆی کە من درەنگ بێمەوە وەڵی کچەکەم ئەلحەقی میوانێکمانێت. میوانێکمانێت باشە با میوان بێ بەخێ بەسەر چاو ئافرم یاخواوەنە عاقڵی بەس کە میوانەکە هات تووشی شۆک نەبیت ها بۆ باوکە میوانەکەمان شێتە بابەشێتی چی دکتۆرە دیێرینە یان دکتۆرێکی زۆر کۆنا نەنە ئەوەی کە قاچی منی عملیات کردو بەستی ئەوەیە بەس باوکە تۆ قاچە ئایبی چی بۆچی دکتۆرێ بۆ ماڵەوە بۆ لەو ئەی دێ و بانجوێت خۆیەتی نابێت سەیرم کە نابێت بزانم وازم چۆنە بۆ ئەوەیە هەر نیم سەعات دەگێت و ئەڕوا باوکم دکتۆری VIP شیە باشە بەس ئاخر تۆ چنگی ڕێزی لێگری ئافرە من ئەوم پێخۆشم بە قوربان کە هات طبیعی بێ لا احترامیشی لێ بگرێت باوکە ڕۆب لە هاتەوە کاکە مەکە باوکە جان تۆ ناتوانانی وەرە پێ کجا بخۆم لێگەڵ ماڵی خۆمان فەرموو کاکە بکرە یاخوا بەخێر بێنەوە سەر چاوە السلام عليكم. سەر چاوەکەم ئەو کار بەخێر بێ باش حاڵ باشە بکر خان ئەوە خانۆکەیە بەکرەمە چییە؟ وڵی باوکە ژان ئەوەی ڕاستی بێ ئەوە خونچەخانە هەچەند جوانە ئەڵڵاه ئەزانین چی بەکری و ئەمانە نەما ئەو بڵێ بەلی ئەومانە وڵی باوکە لەگەڵ ڕێز و حرمەتمان ئەوە خونچەخان هەچەند جوانە ئەوە خێزانە تازەی خاڵە بکرێ چی باسی چیەکەی تۆ بکر یعنی بەکرش نییە ناوەتەوە؟ ئەڕڵڵاه کاکە چی؟ کاکە وڵا دانێفت تێم بگەیەنە بلە ئەمە کێ هەر ڕاست پێم بڵێ باوکە ژان خۆ ناڵێ مجارەکە درۆمەگەن وڵای ئەو خونچەخانە خێزانی خاڵە بکرێ ینی بەکر وای لێ هاتووە ژن بێنێتەوە ئەرەوەڵا جا هەستی ژان پێی بڵە بە ئاینجا خۆتان تێک بۆ دەنێمە بۆ شتێتراتەوە این خونچەخان ئەوە حەقیقەکەیەتی دوو ژووری تری شێ لە ژوورەوە زۆر بەدڵتە بێ یەک دەقەمادا محەممەد یاخوا بەخێر بێ سەر چاو بەخێر بێ یاخوا چیوە باوکە؟ ئەوە جەڵدەیە بەغیبی هاتوو بۆ من يا رب اخوة عفية الهدى الفاتحة يا رب اخوة عفية قاعد صوان جي وعافية كم زۆر باوکە فاتیحاتی خۆ هیچ کەسێک نەمردووە لێرە کاکە خۆ تازە نییە بێدەنگ بە کچە ئەو ئێوە هاتوون ڕابێرن بە ئێمە بۆچی کۆبووینەتەوە فاتیحای چی بە قوربان ڕۆحەکەم خەتای توێ تۆ خۆت ڕیشداوتە دەزا ئەو مناڵانە هەروە و پێکەن من مناڵم والله والله جوگرە هەرە مدا حەکەم من لە خاڵە بەکرەوە تاگاتە هەستی بەیەک ڕۆژن بۆ خاڵە بەکرێنە خۆ دوو دانە ساڵە ژنێکیشی بۆ ناتوو ئەی دوو ساڵە ژنیشە بۆ نهاتۆتەوە نسیب نەوەڵڵە وەڵا تۆ مناڵی شەمبیلا گوێ بگرن باش جەماعەت ئێوە من ناناسنا ئەمەی کردوتانە ئێوە ئەوەی بە ئێمەتان کردووە بە حیاتی قابلی قبوڵ نییە ها وەلێشتان قبوڵ ناکەین بە هیچ نەوعێ لەبەرەوە من داوای قەرەبووتان لێەکەمەوە ئەجینا ئەو ئاسمانەتان پیشانێ بەم لەوەنی تێگەشتن بەکرد بەرزمەکە ناوە تۆ ماڵی بە قوڕ نەگیرێ قەرەبووی چی کاکە ئەو تۆ باسی چیەکەی منەوە دە ساڵە هاو سەرمە کەیفی خۆتە وەی مەگاڵتە چییە وەی چۆن نەبێت تۆ پرسیارکەی بزانیش نی هەیەش نین گوێ بگرە باش گوێ بگرە لێرەوە ناڵم یەک کەستان بچێتە دەرەوە بە تایبەتیە ئەمە هەتا ئەو قەرەمە وەرنەگرین یا ئەبێت ئەم خوشکەم لە بەکرمانە بکرێ تەواو کەیفی خۆتانە بە هیچ شێوەیەشتی وا قبوڵ ناکەم ڕاستە بەکرد دوو سێ ڕۆژم ئیهمالم کردووە بەڵام بە بەمانای ئەوەی نییە کە من سەر ژنم بەسەرا بێت ئێستاش ئەو منی خۆشەوێ هەرەمووتان سیر کرد بەکر پیف سیرکە بەکر عاشقی منە منیش عاشقی بەکرم ئێستا خۆمبالێکم بەکر هلا بكر بشيلة وشاكر هلا بكر فرداش شاكر هلا بكر
فاردا شكر هەستێکا بۆ دەرەوە خێرا والله ما بە کێوێ ها ئەو دوانە گەر بکەیتە دەرەوە ئەم ناسکۆڵە خنجیرێ نابێ بچە دەرەوە زۆر شیرینە باوکەڕۆ خخوای دەقەباتیە بگەم بێ زەحمەت وتە ئەمە شیرینە گورە ئەوە ژیانی منی فەوتان گورە ئەوە حیاتی وەرەدە هەستا عیب ناکەی تۆ بۆ سپیە چی بکەم ئەرە ئێوە چ بەشەرێکن ئێوە لە کواتون کاکە ئەرە عیب ناکەن ئێوە باوەڕ بکەن بەسەری ئێوە ساڵێکیان لە لادەکەی خۆمان 6 کەس هاتن غەدرێکمان لێ بکەن ئەوە خونچە ئەزانێ براکانم کۆبوونەوە هاتنە پێشەوە لیان وتم بڕۆنەدەوە هەمووتان بەسەری ئێوە لە 1 دقەیە هەمویانم خست وا بوو خونچە مامە شێرەجە قوربانی بم ئەزانم پیاوێکی بەغیرەت و زۆر مهمی بەڵام ئەمە شتێکی سوبە تەفاهمێکە لە بەری مادارڕوویاوە و حەڵا بۆمە چەندەکەی لە بەسە عیبە بۆ ئێوە توا 1 دقە باوکە من قسێ بڵێم وەڵای بەدەم براژن ئاوەسپی منیە من یەک پیاوەتێکم لەگەڵێ براژن تۆ خەمی زراعەکەی خاڵە بەکری نەبێ تێگەی یەک حلم لایە بڵێ چییە ئەو دووسێ مانگ نایانم ڕیچاکات تا ڕیشی ئەو نیێت و دوایینە یەک تەکان بەس سەری یەکەم سەر و خوار یەکەمەوە ئەتا حسابکە قژی ئەوە ناوێت نەمێنی یاخوا هادی کاکە لا چۆ تۆش ئەزان شتەکە و پڕی کردووی باشە دێ وارە دێ بزانێ بەکرد کوا هەموو خۆشەویستیە و ئەوەنە بە من خۆشەکەی کوا هەموو خۆشەویستی کە لە نێوانمانە بوو ئەو میاوە تۆ بووی بێدەنگ بەوسبە عیب ناکەی تۆ کاکە مەترسە لە پشیلە بوو من لە پشی لاترسم بێدەنگ بە سیکە ئەوانە بە من خۆشەکەی کوا ئەو هەموو یادگاری کە لە نێوانمانە هەبوو بەکرد ئەی کوا عەشقەکەمان خۆنچە سیتر تۆ چی بەخش لەسەرە نەبڕنەوەی فەقێنەکە من لە کاکە بەس نەدرێ ئەها بێ بێ ئەری 1 دقە دانیشە پێی ناکە دانیشە مسلمانی نیە سڵحی یەک دوانە بکایی هەوا پیاویتیان نەمەگەر خۆم هەستە بەڵا هەستی بەس بەگەی دەست پێ دانیشە تۆ عیب ناکەی کاکە قاچم شکا خۆ من هەڵا پەڕم بڕۆ عیبە وتمان تۆ ڕیشت پێ عیبە بۆ تۆ باش سەوا ئەزانێ من هەڵە پەڕم کاکە من هەردوو قاچم شکاوە لە خۆشیەوە دانیش بێدەنگ بە بەسە دەبەسە کاکە بەسە بیبرنەوە عیب ناکەن ئەرە خۆتان کودۆ بەچی لە ماڵەوە یەکێ بیکەسێنێ یەکێ مێزەمینێنێ و حسابەکە لای بەکرە بەکەژنێنێ کامان هەڵەبژێری ئەوەیە تەواو کام عینێ زۆر خۆشم با لێرە بین خۆشم چێ منانە قەیسی هین بێ بەڵامی یاخوا گوێ بگرێ نەم جارەش پێتان نەڵێمەوە ئێمە ئەمە قبوڵ ناکەین تەواو باشە ڕۆحەکەمەوەتانی وڵی قەراری ئەوڵ و ئەخیر لای بەکرە بەکر کاکە دەعەمرن نەمێنێدانێکی هەم ژێربانە جاتمان بێ بەکرد مەمکە بە سینەمای ئەوانە بەکرد ئێمە یەک دنیا خۆشەویستی لە نێوانمانە دەدانە ساڵە من توش بمێدین بەکرد بیرە نایە بێ کە ڕۆشتین بۆ سەر چنار خەڵک سەیریەکردین چەند گەنج و جوان بووین ئەو کاتە دنیا یادگاریمان هەیە پێکەوە بیرە نایە ئەو خوارد نەخۆشانی بۆم دروستە کردی ئەو لە دەرەوە هیچ ناخۆم لای تۆ نانەخۆم بەکرد گیان بیرە نایە کە بێکۆ لە زان کۆ بووین تۆ ساڵێ لە پێش منەوە بووی هاکە من هاتم پیانەوتم قیق تۆ دەخەبت نەخۆ بە هەموو کەس دەوترێ ئاخە بەرانە ڕۆ درێ وەڵای پوراسیەوە سەردەمەی کە تۆ باسێکی مۆزۆی قازەکە خۆ ئاگەلەوە خاڵە بەکری لەو جامعی هات قایزی لە دانیشکە بوو دەچی لە توی دڵا بەس ئاسیان خۆش ڕەش بێ درۆزە بەکرد دڵەخاو چون دڵاو تۆ بە منەوە تۆ یەکەم خۆشەویستمی بەکر کاکە قەراری شتێک بە قوربان دانێکی هەم ژێربانە جاتمان بێت ئەوە بڕیارم ما ئەزانی چی ئاسیا بەرمەوە ئەی ئەمرن نەمێنێت داوەشەی باشترە ساڵ دوانزەی مام تۆ داوبێدا دەدەست ئاسیا ناوێرم بێوە ماڵەکەتەوە گری بەدەستێوانێ ئێستا ئاسیا بێتەوانێ کاکە تۆ قسە بەکە خۆتان مستەمر مشکلەتان هەیە مشکلە بۆ ئێمەش دروست مەکە وەڵام من بەکروانی وایە بەکر منی ئەوێ ئێمە لێ قبوڵ ناکەین ها بەخوا کاکم لێ قبوڵ ناکەین تۆ نەوت منی ترە بێت بەجلی کوردی ڕەسەن وەکو تۆ لەبەر یەکەم ها عثمان ئێمە بە یارمەتیدان با تووشی کێشە نەبین خوا حافیز بەکر بەسە کاکە بۆی هەستا لێ قبوڵ ناکەم
هموي ختاي بۆ خەتای من هموي هاتوي کورە بابە منتان لەگەڵا بوو من هاتم بۆ داخوازی زۆر سێنگەمە من شو مالي بكره کاکەمەی کرد بە هەرا بە قوربان یەک دقیقە بۆتان حلەکەم کاکە جان هیچ شتێک نییە هیچ ئاگرێک نییە بەبێ ئەو حەلیکەم کاکە جان خونچەدانن بۆ من باوکە و قسانە چی خۆجنی بەغەڵت بۆ ناتۆ تو لێی هەڵگریتەوە چەنە بازی وەختان نەبێت ئەتوانیت جوابان بیتەوە ڕاستی دیاننا كونشا جان رازيت حفتيك لسر براوس البابيلي كي لبكم هەفتەیەک یاڵە باشە دێ باشە یاخواڵە خێر بێن كاكا تداني شنو بيرم كنتو بلا من راسي وشو بيبكم او نعم يا خوفي لوزة یەک دقە ماهر من ئەوە چی باشی خوچە ئەوە خیانەتە لێ کردین هەڵواز وەڵامی قوبوڵی ناکەین قوبوڵی ناکەم نییە حتا نەبێت تازەوە خێزانی منە بەڵێ حسن يلا حسن یاڵە بۆ يلا بدر يلا هەڵی خۆمانە دەرمانەکەی بابي انا ميكسامين كان هموتان فربس كمفتان بم يلا داي باوڕێ بەس ئەڵێ تێژی بڕۆم یەک پرسیارێ بکەم بۆنە ئەرێمە هین نییە مامە هین مام شێرزاد نانە ئەو مامەکەی نەیدە ئەزان باشە او كاكي منها توارجني هي يلا داي یاڵە بۆ ئەو دەی يلا یاڵە ئێمە کاری خێرمان هەیە دەی ئەوە مسەیتریشم لە ماڵەوە ئەڵێم تو ئەو میکزەمیانە ئەتوانی یەک دوانێکم بەکرێ بیتی ئیش بێتی بە چەکدارەکانەوە لا داهاتوا بلا والله ئەمە بلە تۆزی اختیتاف کەن تۆزی عاقڵیکەن بسر تشاو کاکە عوسمان جار ئەگەر ڕوخسەتم بین بیت بەجێتان بیاڵە مادم کەوتە مێزدەمین شتیوە حەزەکەم بەجێتان بیاڵە کارم منزانی لەگەڵ بەکرا ڕۆستی تو لێرە نەوەڵە ئەرە نەوەڵە هەوتە هەل لێرە مەرە وەڵە باشە ئێ باشە دێ سەر ئێ بەخۆرە ئەم براگی زۆر بێعەقڵ بێجەبان هەبوو ئەم وەزعی تێگە داوایەکی زۆر کەرم هەبوو داوای لێ دەدا حافظ ئیشەڵڵا پیر و خەڕۆ بین پێیەکەوە ان شاء الله قوربانەکەم بلا من شرط شروط ما هەموو شەرتەکانە جێبەجێەکەم بەس بڵێ ئەمرکە حسكم حموي واري قلب بيني تا هەر تۆ بەخوا باخەوانێکی لێ لە بەرەوە یەک باخچەی هەیە هەمووی گوڵە بۆ تێنم هەتا ڕۆژی کە تیای نامێنە بەرشەقمەیە ئەیتر چی لێ بکەم انت حسكم رومانسي بي ڕۆنماسیە بم خەمن نەبێت بەخوا ناڵم یەک منال لەم ماڵەیە بێ هەمووی وەکەمە ئوتێ لەوە حسكم أبسي شيطانش لما لا نيري دريان كي نای ئەو بەجددیتە دريان كي ئەی چۆن حەزیشەکەم ئێ اي مني خوش ايه بەقەدەر هەموو دنیا اي من شلون بزعمتو مني خوش ايه ئێ بۆ ئیسپات دەکەم شلون جوني بۆ ئیسپات دەکەم کە من تۆم خۆشەوێت ئەزانی بەقەدەر چی عين دانشا اي دانشا دبتي من دانشتم بام شێرزاد عيب ناكي داوای لەبوون نەکەم وەڵاهی بەمزای ڕۆستی لەگەڵ جەماعەت هاي بابوتو نانا زۆر احتیاتی یاخوا بەخێر بیت كواتب هموشتك الرازي ئەم قەلیوەی زۆر خۆشە يا اخوا بيروزي یاخوا بە قوربانە بخوشي بي چاوەکەم بخوش سەلام نابێ ئەوە تا ئاخرێکی باوکم ژنەگەیەنە نابشتی واڕوودا کورە شتیوان نابێت هەشتیوانە وەڵا ڕوویە جوان بۆ هیچ وەرناگرم مشکم جوان بۆ کاکە ژیان ئەم جاران توی چی بێنێ مشتێ لە مێشکمایە چییە؟ هیچ پرسیام لێ مەکەن دوا بکەن و باوڕێ پیرۆسەر بكر هو خلاص شي بوتو كردي ورايت اشتكم وايش خدي منه بو اسيا جان بخو خدي او شتي برازاو بالله ئەوە ناوسکی کاکمی خواردووە ئێستا تو بەتەمای شوێنەوە بکەویتەوە شتە بۆ بکە والله تخو جاري واهي الله عقل بقورو بچوچيني وتم بشكمو عقل بيت ام كتي بو دوسيمو بەکریمە چەند ساڵە من ماڵم لەگەڵ کردووی ئەم هەموو گوڵ و گوڵزار و ماڵ و حاڵە بخێتە بەردەستێکێکیکە اخر خدي تو شتي اسيا جان زين جوانا بقربان تو خود زاري من بياو موكاك هيلاك مو كيفم هي وحزك قبل ما لك خوما راشي متوزي اسراحتك چی بکەم توش دەکاکیش مالي قلت له هلا مالي عثمان كوتو نايت دري كاكا چی بکەم دەکاکیشم گوناحە گیری خواردۆ بەدەست ئەمانەوەڵم بە ژنێکی بۆ بێنم بووی بخۆیان ساکن من دانیشتم هیچ ئەوە نەچم بۆ ئەوێ بخوا عثمان تا صاحب او من علانه بچاي بجنه كي باشا اوقات تشيتي تو والله هەردوو قاچم شکاوە بام شێرزاد هەردووشی بەس خەریکە باشە بێت بخوا خريكه فكدك وزنا باشي شكرا والله بەجددیتە باشي ئەوە کوا قوچەخان کوا بۆ دیار نامێنە لە پڕان والله خونچە جان بێتە هەت شوێنێ لە بەرەوەی عەمەلیە زۆر پاک و تەمیزە خونچە ئەوە خەریکی و پاکردنەوە گسەگان و حاجەت شتنوانی ماڵەکەیە خاتی خوا پشتی وا چۆنە جاخۆ من بژێتە ماڵەکەشم دڵم ناویستانی پێ بکەم دەبانی کە کورە عیب بۆ خاتی خوا چۆن یێڵ بیسکاو خونچە ژیان خونچە هۆ خونچە ها كاكا
ورا باوشي من ورا. هاتم. ما شاء الله لولا ولا نجي. ما شاء الله دور لها منو دانيشة. بيدان با دانشا. أخذ سي ما مش زعزعين شو بقول باني تشاو مشي ما دوق سي دو معني هي عائلة بابيك بس رقم تو مجال فرمو شي وين فرمو؟ أو من دانش فرمو شي برسالي. مثلا ومن حزم لاني سكينة وتبوم ليني أيزاني. بلا يزانم. نسكينة زاني. بلا نسكينة زانم. وازم نسكينة بيني ومن حزم لي أبراخي صلحو. بلا يا فراخي سلقي شو قلامي وش زانم من. بقول شو اللي بقول بيتو. أزاني الله لو كريوه. بيدان با. أخذته سيري كي سواء قريما من حزم لما حلبية بونية سر المحلبية ناو راسي كاسر وجيرو الجلية تو إزاني. لا والله ويا الناس. قريمان من حزم للراني سورو ماكسي سورو بولا بركي. بيدان با. أخذ رعينا غيتو. أخذ ما عائلية بوي كاكتو باش مرة در هلو بدرجة درزي كي درجة كل بس سير مال مكوتو. باشا. بخوات سيتيو نام. بس كورة حدد شيا. باشا تيم تو. جوالات ما في لبس دق ما دريني. من خون كم زور خوشة به. لواني لداهاتوا حفتي بينز روج بيم على رسري ليبا. أجابو يكشد نحكي. بله. هاي ورا اللي من اسمه أوتي بوخو. إيه باشا قيت شيء. مقصدهم يعني يحقق بخير يسبجا. مشكلة يا الروم من مشكلة يا بس جو بقرا. قسي نوعي بكيا بنوعي بجي وليتوا برفي شكدا كما. دواي نلي حالي أحسن دواي نلي مام شيرزاد عصبية وشي. إيه أو من. خون سبيه من بيشو يهيت بيشو. برا روم زيها خوم قرب قرتوا. يا أخوة بخير ريت. بخوا أو خما خوشية كوانية بحياتي شتيوان نبيني بس اشتكي لون بينا قوش نبات. برايتو يا أبيش براي منا. بزو برايتو ذكرني كاكا. أخي نازم كاكا اللي قول ما نابت. ناب وأنا عقل بايا. أدي أول راسك عم مسألة فيشك ومشك. والله كوتي يكسر فيشك إن بناوي دمته قريب الرقم تاعو هاي هنا كيد. دم برك إلا فيشك وتي دم برك إلا فيشك باي برك إلا هين. تلهم نعود. أجمدي قتي مالك ما بحمودي واركان كنا في الشك. لا هم براكم تقانيتي أما بشير زادة أنا باحترامي اللي يمكن مخاصبا على شوالبي ما عليك. يتروشكو يسلم علي خمانين ولشتكارنش محموي أوي أوا هرو مجورو نانك حازرك هم تجدو أي ورا بس مالي قومان خوشة برو دانشة جي داخل بابي الإسراحات يبكين بخوا دوما عن إسراحات بنكن دمك يشبه منوتي باكي سيدي بلي جاهزة بي دورو بي أو نجات بس وي عقل مشك ما نما وتيقتل ناوم دوما عن غيوا باش كان خاله بكرجان. دي السلام النبي دي بزام تشيو هي خير أزاني إما زوج اللي معنا تو هي. بو أنتو عيبناكي لو موضوع يخون شاي باش ما متو خيانة اليوم كده. كورو وتوكري شوي نكبت مني نوشي شي آسيا بحمود دنيا نايم أخذ خا بكر زين شبيون أخذنا في شافوش ما قلتوا كم جوانا تو أزلوا بينا. إيه يسأل ما هرسك مان. خوا قال لي بليس ما بخطيك. تو شي زوج وربوي. هي شي أبي هرمتي ما بي. يا أخي دبزانم شي بيمبله باشا بو باسك باشا. إيه تو أغي مراوي من عالم قازم. جو شارع قاعد أخذ دفنا على توابي كم. طوابيكا علم. حتى براك وليرني والبا. نابي لكم يدقاكو تشابي يا خي. أو مش تمرين ياك الرجال لي كم يحترم بقول بس يحترم. أبرولا من شين فيوتي أخوي جمنا كله. إيش شو زانم أخي حدد شيا المسألة يكون كوني ديوارك كان تنسون يرمشت كم. شو زانم چونك بيم وتوي دم برفي شقة كم حركية شي نوعي قصية شي نوعي وابو خنشا إيه اسمع نقاشن أول اللي رخليك جيت كاكا عم علموكيك يا ما أدري أو سمع أنا جاجر شريقة مليار رفيقي كتك. دراوسيتي والله تنجر هاتو تداوي من بتمام زواجي لقاكا شي بس هي واني أخذ دواني خو من وام يعني أنا بلا من وام أنا والله. شكم وام. أنا والله دكتورة باصة. نكت وانا يدي بخوا هزي كان جاتش ما كان والله يتنتي أتشوم تقريبا واني واشتكيت يا أتشوم. تو وايد يا واني والله يتنها صعبتك شو قبل يا جاجارية تويتر لو بابا تاني يجينا أخو بخواري. والله رزناكا
یاری بەهستی ژنانەکە چۆتە داوای چەند ژنێکێکە وانە؟ وایە هەسە کاکە باڕووی لەمانە بەعایلە شێتن هەستا عوسە شێت بەکرە شێت منانە نەخۆش شێتر جارێ بنە شێت قاڕەی ئاسیا لە هەمووتان شێترە ئەڕۆن دەبا بچێن دانیشە چاوبەل دانیشە دانیشە قاچە ساخ بۆ ئەو باشە ئەمرتان نەمێنێ باشە بۆتان کردڕۆ لە ئاخر سەبەب بەخوا باوکە زۆر داوای لێبوردنەکەم لەگەڵ ڕێز و حرمەت ئەوە ڕاستیەکەیە بەخوا تۆ هەتا گۆسا فریای چوون نێژن گەوتویدا ها بەچم بەس وەڵای خێرتان بنووسێ بۆ دکتۆرتان بۆ هێنامەوە هەر دڵم بەمەوە وسێری ئەو نسیبە واللهی منیش لەمەوەدا پشتی مناڵەکانەگرم ئەچمە پاڵ ئەوان هەتا ماوی نایڵم ببی بە ساحێب ژن تخوا گوناحتانەکە بەخوا نسیبەکەیە ئەجینا بڕوا و قەناعەتە بێ خۆ من ئەوە لەبەر بەکرد تووشی مشکلە دەبێت جینا ئەوە چیە من بیکەم لە خێزانی خۆم من هەر دڵم بۆ تۆ دیاوە بەس بۆ تۆ والله باوکە نەیبیت والله لەمە دوا ئەبێ ببم بە کابوسی خەونەکانت هەر بڕۆی بۆ داوای ژن من بێم تێکی بەم ئەمە چیەم ئایلەیە شێت و شبر بەخوا منیشتان شێشت و شبر کرد بە خۆتانەوە دانیشە لە شوێنی خۆ دوای من نەکەوی جارێکی شعرێکە بۆ بڵێم دکتۆرە من نەکبەتێک هەبوو کە من لێترسا ئەزانی چی جۆ بگرە کا عوسمان هیچ خەفەتی بێمە خۆ بە قورعان هەموو شتە لە پیاوە قەو بێ وعد بێ مژنە بۆیە کاکە گیان چۆن خەفەتی پێ ناخۆم ڕۆحەکەم ئەوە بە لەحزەیە من دوو ژنم ڕۆی دوو دەستگیران کاکە تۆ ناتێ مژنە بۆ بێنم بەرە وەڵا تۆ بۆ بۆێنی هەی من چیم لێرە نەمام خۆم بۆ هێنم خۆم تۆ زانی من چی ئەم خۆم بۆ تێنم وعد بێ توی من بڵێ گورتم کوڕی سەگە مە ئێوە هەسەن کوڕ ئەمرتان بەمێ بیەکەم بەر